بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سێ چاو هەن خۆشەویستی خوا و پێغەمبەرن صلی الله عليه وسلم، واتە ئەو سێ چاوە خوا و پێغەمبەر خۆشیان دەوێن، ناتەوێت یەکێک بی لەو کەسانە. وەرە با پێت بڵێم. یەکەم ئەو چاوەیە کە تەماشای ئەرز و ئاسمان و کەون و کائینات و مەخلوقی خوای پەروەردگار دەکات و دەرس و پەندی لێوەردەگرێت و دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگاری تێدا دەبینێت. خوای گەورە دەفەرمێ قل انظروا ماذا في السماوات والأرض، دەی تەماشاکەن بزانن چی لەو ئەرز و ئاسمانەدا هەیە. تەماشای کەون و کائینات و بوونەوەرکە و مەخلوقاتی خوای پەروەردگار بکە، گەورەی خوای پەروەردگارت بۆ دەردەکەوێت و باشتر خوای پەروەردگار دەناسیت. دووەمیان ئەو چاوەی کە خۆشەویستی خوا و پێغەمبەرە، چاوێکە کە تەماشای حەرام ناکات، لە ئاستی حەرامدا خاوەنەکەی دای دەخات و تەماشای حەرام ناکات. وا مەزانە کە خۆت تەنیایی دانیشتووی لە ماڵەوە تەماشای مۆبایلەکەت دەکەی و تەماشای فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەی، کەس ناتبینێت و ئاگای لێ نییە. هەست بە چاودێری خوای پەروەردگار بکە. سەیەمیان چاوێکە کە لە ترسی خوای پەروەردگار فرمێسک دەکات. وەختێک کە ئینسان ئیمانی بەهێز بوو، کاتێک کە بیر لە گەورەی خوای پەروەردگار دەکاتەوە، چاوەکانی فرمێسک دەکات. کەواتە ئەگەر دەتەوێت یەکێک بی لەو کەسانەی کە خۆشەویستی خوا و پێغەمبەرن، هەوڵدا لەو سێ جۆرە کەسانە بیت.